ساوتان لەبێ ئێستێمە لە شاری جوانین ئەمڕۆ لێرە ئیڤنتێکی تایبەت بەڕێوە دەچێت کە لەم ئیڤنتەیە بە بۆنەی یادی بنیاتنانی شاری سلێمانیەوە چەند کەسایەتیەکیان دیاری کردووە بۆ ئەوەی خەڵاتی زێڕینیان پێشکەشکان لەگەڵ بەڕێوەچوونی چەندین چالاکی جیاواز ئێمە وەکو ئەمڕۆ وەکو پرۆگرامی کورسات مەگەزین ستافی کورسات مەگەزین لێرین بۆی بزانین لە نزیکەوە ئەو چالاکانی ئەمڕۆ لەم ئیڤنتە تایبەتەی شاری سلێمانیان بەڕێوە دەچێت چین و چ فیلمێک نمایش دەکرێت. سڵاو لەوێ خاتونیان وەکو بەڕێوەبەری ئەم چالاکی و ڕاگەیاندنی بەڕووی زێڕین لە شاری سلێمانی چیمان پێ دەڵێیت ئەمڕۆ؟ سپاستانەکەم بەخێر بێن سەرچاوم. ئێمە بەڕووی زێڕینین، ناوەکەمان ئینگلیزیە گۆڵدن ئەیکۆرن. ئێمە کۆمپانیایەکەین بەڵام کار و چالاکیەکانمان لە شێوەی ڕێکخراوە بۆ کوردستانەکەین ئەو لە سلەیمانیەوە دەستمان پێکردووە سلەیمانی لانکەی لەدایکبوونی کار و چالاکیەکانمانە. ساڵێکە خەریکی خۆ دروستکردن و خۆ بنیادنانین لە یادی دامەزراندنی ئەم شارە جوانە شاری سلەیمانی کە تەمەنی ئەبێ بە 240 ساڵ پێمان باش بوو ڕاگەاندنی و خۆمان بکەینە یەک ڕۆژ پێش لەدایکبوونی شاری سلەیمانیەوە. مادەم ئەوە سلێمانیتان خۆشێ خاتونیان پێمان بڵێ چالاکیەکانی ئەمڕۆ چی و چی لە خۆیەگرێت؟ بەڵێ ئێمە هەر سەرەتا کە دەستمان کرد بە بنیادنانی کۆمپانیاکەمان بیرمان لەوە کردەوە کە فیلمێک لەسەر چۆنیەتی بنیادنانی شاری سلەیمانی دروست بکەین. کار و چالاکیەکانی ئێمە بە زمانی ئینگلیزیە هەمووی لەبەرەوەی ئێمە ئیش ئەەکەین بۆ خەڵکی دەرەوە تا تاکی جیهان ئاشنا بێت بەوەی کە کوردستان چییە و بە تایبەت سلەیمانی تەمەنی چەنە و سلەیمانی چۆن دروست بووە چۆن بنیادراوە لەم شارەیە چی هەیە هەوڵ ئەین کولتور هونەر ڕۆشنبیری فەرهەنگ هەتا خواردن و جلوبەرگ و شێوازی ژیانکردن و ئەمن و ئاسایشی کوردستان بەگشتی و سلەیمانی بە تەواوەتی بە جیهان بناسێنین. ئێمەش بڵین ئێمەش خاوەنی خاکین خاوەنی مێژووین خاوەنی شەهیدین تەنها پێشمەرگەمان نییە کە لە بەرەکانی جەنگە جیهانە پارێزێنێک تەنها کوردستان بەڵکو ئێمە مێژوویەکی پرشنگداری زۆر جوانمان هەیە. پێمان بڵێ فیلمەکەی ئەمڕۆ نمایش دەکرێت بۆ یەکەم جار ناوی چیە و ئەو کەسایەتیانش کە ئەمڕۆ ڕێزلێنان و خەڵاتیان پێشکەش دەکرێت کێن؟ فیلمەکەمان بە ناوی کوڕی ئیبراهیمەوەیە کە سلەیمانی بە ناوی کوڕی ئیبراهیم پاشای بابانەوە ناونراوە. فیلمەکەی ئەمڕۆمان بە زمانی ئینگلیزیە لەبەرەوەی زیاتر میوانەکانمان خەڵکانی بیانین بەڵام بۆ ڕۆژی بەیانی کە یادی لەدایکبوونی سلەیمانیە بە هەمان شێوە چالاکیمانە بێت لە هۆڵی تەوار ئەوە هاتن بۆ هەمووانە فیلمەکە بە زمانی کوردی لەوێ نمایشەکرێ. ئەمڕۆ من دوێنێ هەر لە هەواڵەکانی کورساتی ئازیزا باسم کرد کە سپرایزمان هەیە ئەمێ ئەمڕۆ سپرایزەکەتان بۆ ئاشکرا بکەم. چەند کەسایەتێکی بیانی لێرە میوانن یەکێک لەوانە تیسۆیە کە یەکەم کۆنسوڵی فەڕەنسا بوو لە کوردستان هەتا ئێستا سەردانی سلەیمانی نەکردووە یەکەم جارێتی یەتە شاری سلەیمانی و لە چالاکیەکانی ئەمڕۆیە خەڵات وەرەگرێ و بەشدارە بێت. سەر لەشکر گەڕایەوە.